کۆتەیەکمان پێشکەش کردووە و هەم پرسیار و جواب کراوە. من وام خۆم ئاوا بوو بە شوێن ئەوەدا لە موسسەیەکی دیکە بەنێوی ئەنستیتوی هاتسن کە ئەوی زۆر ناودارە لە موسسە گرنگەکانی واشنگتۆن و هەموو ئەمریکایە، لەوێش بۆ کۆبوونەوەیکی داخرا و داوت کراوین و زۆر بە وردی لەسەر بارودۆخی ناوچەکە، وەزعی ئێران، وەزعی کوردستان و هەڵوێستی ئێمە هەم قسەمان کردووە و پرزنتیشنێکمان پێشکەش کردووە و هەم دیارە پرسیار و جوابیش کراوە. ئەمانە بوون. بێجگەلەوە من 2 ڕۆژ زووتر هاتم، دیارە بۆ ئەمە بەستە هاتبووم، بەڵام 2 ڕۆژ زووتر هاتم لە کۆبوونەوەی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەوەشدا بەشداریم کردو و تارێکم پێشکەش کردووە. دەکوترێ با بڵین ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوەی ئەمریکا کاریگەری هەیە لەسەر و سیاسەتانە کە دواتر چ وایت هاوس سەرۆکۆماری ئەمریکا چ وەزارەت دەرەوە پێرەوی دەکات. چاوەڕوان دەکەن کە ئەم چاوپێکردنەوە قسانێکەوە پێشکەشتان کردو ڕەنگە جیاواز بێت لەوە کە پێشتر لێرە بیستراوە، چۆن زیاتر ڕێگەدراوە بە نسبەتی ئێران بە ئێرانیەکان و ئەوانەی کە پێیان دەکوترێن نزیک بە ناوەندی ئێران بە شێوازی دەنگدانەوەی گشتی ئەو سیاسەتە گشتگیرە کە نەتەوە کەمایەتەکان نابینی لە ئێراندا. بەتان وایە ئامادەبوونی ئێوە و کاک مستەفا هێجری و ئەو کەسانی تر کە بەشدار بوون ڕەنگە دەنگی با بڵێن کوردیان گواستێتەوە ئەوێ بێتە هۆی گۆڕانکاریەک لە سیاسەتەکاندا یا بە شێوازە ببینرێت تاسیرەکەی؟ دەبێت چاوەڕوان بین بزانی نوا دەبێ یان نا، ئێمە هیواداری نوابێ و من هەر بۆ ئەوە هەوڵم داوەی تر قسەکانمان هەر لەو چوارچێوەیەدا بووە، باسی وەزعی کورد، باسی هەڵاواربوونەکان، ستەمکاریەکان، باسی داواکاریەکان، باسی خۆشمان هەر وەکو قوربانی و ئەوە معرفی نەکردووە، بەڵکو وەکو هێزێکی کاریگەر کە دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر هەموو ناوچەکە، وەکو هێزێک کە دەتوانێت بۆ هەم بۆ مافەکانی خۆی هەم بۆ دموکراسی ناوچە حیسابی لەسەر بکرێ. ئەوە مەسەلەن من بە تایبەتی هەر قسەکانمان هەرەوە بۆ ئێمنیشەرەوە بۆ قسەکانمان چەندەی کاریگەری دەبێ. من هیچ گومانم لەوە دانیا ئەو قسانە دەگاتەوە، هەر بۆیە ئێمە لێرەین کە ئەو قسەوە بۆی بانجیان کردوین کە ئەو قسانە بگاتەوە، چون ئەو لێ کۆڵەرانەی لەوێ کار دەکەن بە چەندین جۆر پەیوەندیان هەیە لەگەڵ هەم کۆشکی سپی، هەم لەگەڵ وزارەتی خارجە، بەعزەن لەگەڵ پێنتاگۆن، بازێک موسسەی وا هەیە. ئەویژەوەیە یەکیانەوەیە کۆنە دیپلۆماتەکان و کۆنە کاربەدەستانی ئەمریکایی لە ناو ئەمان موسساتەدا کار دەکەن وەکو لێکۆڵەر و ئانالیست، بەڵام زۆر کەسیش هەیە لێرە کار دەکا وەکو ئانالیست، دوایە دەبرێ بۆ کۆشکی سپی و کاری پێدەدرێ. ئەمە جێیەکە لێرەوە خەڵک تەرەقی دەکەن و مەموریەت و کاریان پێدەست پێدرێ. بێجگەلەوە ئەمانە راپۆرت تەهیە دەکەن، راپۆرتەکان دەنێرن، قسەکان دەنێرن، بۆیە بێگومان دەبیسترێ ئەو قسانە، بەڵام چەندە کاریگەری دەبێ وایە بە قسەمان دەکەن، ئەوەی تر شتێکی جیاوازە دەبێت ڕاوەستیم بزانین. پێشتریژێ کاگەڵاوەک ئاماژەم بدە لە سەرەتادا ئەو چاوپێکوتنتان بووە وەک دیپلۆماسی، بەرحاڵ ئەو پرسیاردێتە ئاراوە لەلایەن ئەو گەلەی کە ئێوە دەڵێن نوێنەراتی دەکەن وەک حزبە سیاسیەکانی کوردی کە چەند ئەم سەفەرانە لە کۆتایی خۆت دەتوانێت کاریگەر بێت، فەرمووتان نازانن، بەڵام ئەمە ڕەنگە ئەو وەڵامە نەبێت کە با بڵین بیسەری ئێمە بینەری ئێمە چاوەڕوانی بکە. ئێوە سەفەر دەکەن بۆ ئەوە کە وەڵامێ بگرن بۆ کاریگەریتان هەبێت. ئەگەر تا ئێستا کاریگەر نەبووە هیچ چیتان لە بەردەستا هەیە چیتوان بکەن بۆ ئەوە کە بە شێوازێک بۆ دەسەڵاتی ئەمریکایی بسەلمێکەوە ئێوە هێزێکی کاریگەرن و دەتوانین لەگەڵ ئێوە کار بکە کە هەم ئەو قازانجی خۆی وەربگرێ هەم ئێوەش ئامانجاکە خۆتان پەیڕۆ بکەن؟ ڕنگ بێ جەنابیشت بیست بێتت، من ساڵەهایە ئەو قسە دەکەم و پێم وایە کە کوردی ئێران لە کۆمەڵگەی نێونەتەوەیدا حەقی خۆیان نەدراوەتێ، ئەو جێگە و پێگەی شیاویانە هێشتا بەدەستیان نەهێناوە، بۆی زۆر ڕێمان ماوە بیپێوین، زۆر کارماوە بیکەین و زۆر جێگەم هەیە کە هێشتا نەمانگرتو و جێگەی خۆمان و حەقی خۆمان دەبێ ئەوە بکەین. ئەم نادی دەگرتنە یا ئەم کەم ئاوردانەوە لە کوردی ئێران شتێکە لە ساڵەها لەوە پێشەوە ئێمە هەوڵمان داوە کە قەرەبووی بکەینەوە. ئەم دیدارانش بەشێکی زۆری بۆ ئەوەیە. ئەمە یەک. دووەمیژەوەیە ڕاستیەکەی دەوێ ئێمە بە تازایی ناوەندێکمان دروست کردووە
هەنگاوێکمان هەڵگرتووە حیزبە کوردیەکان بە ناوی ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران. پێم وایە ئەمە دەبێت بەرەوبەرێ هەرچی زووتر و هەدەفی خۆشی هەروە ڕاگەیاندوە. ئێمە پێشنیارەکەمانەوە بوو کە کردمان بە جەمعەکەکەن شوێنێکی ئاوە دروستکەین و ئامانجەکەشی دروستکردنی بەرەی کوردستانی بێ ئەم ناوەندێنی بڕوا بەرەو ئەوێ. ئەگەر ئێمە سەرکەوتوو بین لەوەدا من پێم وایە لە جیاتی ئەوەی ئەم حیزب و ئەو حیزب بێ باشیەکەی ئەوەیە کورد وەکو کوردی ڕۆژهەڵات وەکو ئێنتیتیەک وەکو یەکەیەک بێ و بە هەیئەتی هاوبەش لەگەڵ چ کۆنگرەی ئەمریکا چ ئوروپا یا هەر کوێیەکی دیکەی دنیا قسە بکە. من ئەوە بە سەرکەوتووترین دەزانم و ئاواش زۆرترین کاریگەریمان دەبێت. تا ئێستا نەگەیشتوینە ئەو قۆناغە پێم وایە دەبێ هەوڵی بۆ بدەین. بە هەر حاڵ زۆر شت هەیە کە وا دیارە هەموو کەس دەزانێت لە سیاسەتی ئەمریکادا گۆڕاوە، بەڵام دەقیقەن استراتێژی تازەی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئێران و لەوانە لەسەر کوردی ئێران چییە پێم وایە ماویەتی تا ڕۆشن بێتەوە بە تەواوی. لەگەڵ ئەوەی کە چەند ئەو بەرە دروست دەبێ وەک بەرەی یەکردوو کە دەنگی کورد بگوازێتەوە لێرەوە لایەنی ئەمریکایی وەک پێشتریش بەڕێز ناماشە پێدا و لایەنەکان تریش کە ڕەنگە لێو ئاپرسن کە وەک حەزبێک دێنێ ئێرە ناتوانن زۆر لەگەڵتان ئەو تەعاملەکە پێویستە بیکەن بەهۆی ئەوە کە نازانێەوە نوێنەرایەتی چ بەشێک لە گەلی کورد لە ئێران دەکەن و ئەو بەرە ئەتوانێت کۆمەکە بەوەکە و دەنگە یەک بخرێت. بەڵام پرسیارەوەیە کە ئەگەر ئەو بەرەش دروست بێ ئێوە وەک حزبێکی کوردستانی ئێران چەند ئامادەن لەو ئستراتیژیەوە کە ئاماژەدەن بەداشتا دیاری ژنیە تەواوی با بڵین خەت و ڕەبتەکەی کەڵک وەربگرن بۆ ئامانجەکانتان، ینی هیچ بۆ خۆتان هیچ سناریۆیەکتان هەیە کە ئەگەر ئەم سناریۆ بەو شێوە بچێتە بەرەوە ئێوەش ئاوا بتوان کەڵکی وەربگرن واتە ئستراتیژی یا تاکتیکتان هەیە بۆ ئەم مەرحەلە؟ جارێ با پێشەکی بڵێم ڕاستە من وەکو سکرتێر و ڕەهبەری حیزبێک لێرەم، بەڵام ئاوام قسە نەکردو. دیارە لە معریفیەکەیدا دقیقی ئەوەڵ دەڵێن ئەمە سەر بەچ حیزبێکە و چێ بەقیەکەی من وەکو کوردێک قسەم کردو و بۆ کوردستانی ڕۆژهەڵات قسەم کردووە. شتێکی حیزبی تایبەت لە ئارادا نەبووە خاترجەم. بەڵام بۆ ئەوەی ئایا کورد لە ئێران ئامادەیان هەیە چی بکەن، من وا دەزانم پرسیارەکە دەبێت لە ئەمریکا بکرێ. خەوان استراتێژیان چییە؟ ئەوان تاکوێ لەگەڵ ئێران دەچنە پێشەوە. شتێک ڕوونە ئەویژەوەیە سیاسەتی دەورەی ئۆباما نەماوە لە ئەمریکا. سیاسەتی دەورەی ئۆباما کە لە پێناو گەیشتن بە ڕێککەوتنی ئەتۆمی زۆریان ئیمتیازدا بە ئێران، ڕنگ بێ لە باری ئەتۆمیەکەی و شتیان لە ئێران سندەوە زۆر ئەوە دیار بوو، بەڵام لە باری دەستی ئێرانیان ئاوەڵا کرد، چاوپۆشیان لێ کرد لە ناوچەکەدا هەرچی دەیکا. لە دوای ڕێککەوتنی ئەتۆمی بوو کە ئێران ئاوا بە لێشا و بە فراوانی چووە سووریە نەترسانەیدی سڵی نەدەکرد لە هیچ. لە دوای ئەوە بوو ئەو هەموو موشەکەیدا بە حوسیەکان بە دنیای دابدەن و بە دەوروبەری خوایین دابدەن و شتەکانی دیکە هەمویان. بۆیە ئێران بە دوای ڕێککەوتنی ئەتۆمی دەنجی دلێرتر بوو، پڕچێشی زۆرتری کرد لە جیاتیەوەی کەڵک وەرگێ کە بە بڕوای من فرسەتێکی زێڕین بۆ لە ڕوانگەی جمهوری ئیسلامیەوە ئەگە بڵێن پێش هاتبوو بۆیان کە بچنەوە نێو کۆمەلگەی نەتەوەیی و بەڕاستی ئاش بنەوە لەگەڵ دنیا ڕێک بە پێچەوانە کەڵکیان وەرگرت و ئەمە سیاستێکی هەڵە بوو وا دیار بوو دەرکەوت ئەنجامی نیە. ئەم سیاستە گۆڕاوە، فشار لەسەر ئێران بە تەواویمانە هەست پێ دەکرێت لە واشنگتۆن و لە ئێرانیش دیارە خۆ هەرکەس ڕۆژنامەش بخوێنێتەوە لەگەڵ لێکۆڵەرەکانیش قسە نەکا و لەگەڵ کاربەدەستانیش قسە نەکا، بەڵام کە تۆ ڕۆژنامە و میدیای جیهانیش خوێندە و هەڵت داوە دەبینی ئاوایە. بۆیە بێگومان سیاست گۆڕاوە، بێگومان فشار لەسەر ئێران زۆر دەبێ و بووە و زۆر دەبێ، فشاری ئابووری زۆر دەبێ،
هەر بووە ئێستاژ وە لە مانگەکانی داهاتوو هەفتەکانی داهاتوو زۆرتر و زۆرتر دەبێ بەڵام دەقیقەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی کورد بە تایبەتی چ دەکرێ یا چی دەتوانرێ بکرێ ئەمن پێم وایە ئەمریکا خۆشی خەریکی تاوتوێکردنە بڕیاری نەداوە جا ئەلەم قۆناغی کە خەریکی تاوتوێکردنە بۆ داڕشتنی سیاسەتی خۆی ئەم بینینانە ئەم دیدارانە چاتر گوێ دەگرن بە قسەکانمان بۆی چون بۆ خۆشیان خەریکن سیاسەیەک بۆ خۆیان ساخکەنەوە لەبەرەوە گوێ لە هەموو کەس دەگرن دیارە تەنها گوێ لە ئێمە ناگرن بێگومان ڕنگ بێگوێ لە کەسانێک بگرن زۆریان و قسانەیە مەش پێ خۆش نەبێت لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا یاخودنا لە هەموو لایەنێک قسە دەکەن هەم بۆ خۆیان لێی دەکۆڵنەوە هەم لەو موئەسسەساتە داوا دەکەن تەحلیلیان بدەنێ نەزەریان دەنێ ئەوانیش راپۆرتیان پێشکەش دەکەن و هەم لەگەڵ کەسایەتیەکانی وەکو ئێمەمانان و غەیرە کوردیش قسە دەکرێت ئێمە لەگەڵ کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراال ینی لەبارەی ئەوانیشەوە قسەمان کردووە تەنانەت داوای هیەرینگێکی کۆنگرەییمان کردووە بۆیانەوە داوامان کردووە کە ئەو مەسلەیە مەسلەی نەتەوە بندستەکان لە ئێران مەسلەیەکی گرینگە و دەبێ هەموو لایەنێک بانک بکرێ و تەنها کورد نەبێ ینی بەڕاستی قسەی خێرمان بۆ ئەوانیش کردووە پێشمان وایەوە حەقە ئەوە بەش داهاتووی ئێران ناتوانێت داهاتوویەکی گەشت بێ ئەگەر مافی نەتەوەکان لەبەرچاو نەگرێت. کاک عەبدوڵڵا ئەچینە سەرەوەی کە بە نسبەتی وڵاتەکانی تر ئێوە چەند دەتوان کەڵگۆر بگرن یا چه ڕووناکێ دەبینرێت بۆ دروستبوونی هاوپەیمانیەک دژی کۆماری ئیسلامی ئێران بەڵام بە نسبەتی ئەمریکا ئەگەر بڵین ئستراتیژی ئەمریکا ڕوون بێتەوە و ئێوە بتوانن کەڵ بگەن لەو ئستراتیژی دەکوتری ئەمریکا پێشتریش لە ڕۆژئاوای کوردستان و هەروەها لە باشووری کوردستان تا کاتێک کە شەڕی داعش بۆ یا بەرژەوەندی ئەمریکا لە بوارەکانی تردا بووە پشتی گردوون بەڵام ئێستاکە ئەو بەرژەوەندە نەمات یا پێیان وایە گرنگی جای نەماوە پشتی کوردی بەرداوە هەم لە باسی ڕەفراندۆمەکەدا لە داگیرکردنی کەرکووکدا هەم لە دەستەوەرداکانی تورکیادا لە کوردستانی بابڵێن هەرێمی کوردستان وە لە ڕۆژ ئاواش لە مۆزوعی ئەفرین و ئیسەژمەند بچ ئێوە چەند نیگەرانی ئەوەن کە ئەگەریش بتوانن وەک بەرەیەکی یەکگرتو بێنێ ئێرەوە بنە هاوپەیمانێک بۆ برەوپێدان بە سیاسەتەکانی ئەمریکا لە ئێران و هەروەها گەیشتن ئامانجەکانی خۆتان چەند نیگەرانی ئەوەن کە دواتر لە کاتێک کە پێویستانە ئەمریکا پشتان بەرنەدا. کاک شاهید عیبێکی گەورە کە لە لێکدانەوەی نێو کۆمەڵگەی کوردەواری هەیە ئەوەیە تمەشای سیاست و تمەشای هاوپەیمانیەکان زۆر بە شێوەیەکی ڕۆمانتیک دەکرێت گلەیەکی زۆر هەوەیە ئەمریکایە هەر دەوڵەتێک تا بەرژەوەندی پشت دەگرێت ئەگەر نەیمان نایگرێت هەروایە جۆرێکی دیکە نییە خۆ دەبێت خۆت بۆ حەزرکەی لەبەرەوە ئەمە ئەو هەموو گلە و بناشتەی ناوێت بەڵام ڕێگەی هەیە چۆن نێڵی وا بکرێت جارێ با من شتێک بڵم من پێم وایە لە ساڵانی ڕابردوودا هەتا هاتووە 20 ساڵ زیاترە بەڵام لە ساڵانی ڕابردوودا زۆرتر و زۆرتر دەوری موسبەت و پۆزیتیڤی کورد بۆ ئەمریکاش و بۆ ئوروپا و بۆ دنیا دەرکەوتووە جاری جاران کورد وەکو کێشە وەکو دەردیسەر تمەشا دەکرا وەکو کێشەیەکی ئەمنیەتی تمەشا دەکرا ئەلان کورد فاکتۆرێکی سیاسیە لە ئاستی ناوچەیدا هەموو کەس حیسابی بۆ دەکا هەموو کەس دەیەوێ بیدوێنێ لەبەرەوە ئەمە ناتوانین نادیدە بگرین و ئەمە پێش هەموو شتێک بەرهەمی خەباتی خودی کووردە بەرهەمی قوربانیەکانە بەرهەمی زەحمەتەکانی خۆمانە و دەبێت بتوانین بیچنینەوە هیچ عیبێکی تێدانە دووهەم بەرهەمی کۆمەڵێک ئاڵوگۆڕی ناوچەییە دیکتاتۆرێکی وەکو سەددام هەیە کە تووشی ئەو کێشە خۆی توش کێشە لەگەڵ دنیا دەکا و میلەتەکەی توش کێشە لەگەڵ هەموو دنیا دەکا بەڕووخانی ئەو فرسەتێکی گەورە ساز دەبێت بەهاری عەرەبی دروست دەکرێت و لە ئەو بەهارە عەرەبیەدا کوردیش لە سەرەتا بەشداری دەکا دوایە بە تەکبیری ڕنگ بێ ئێران بەشار ئەسەد اختیارەکە دەدا بە ئەو بەشە لە کوردەکان کە نزیکن لە پێکاکە اختیارەکەتدا بۆ ئەوان بۆی تێکەڵی بە خێشتەکان نەبنەوانی ژەو فرسەتە دەقۆزنەوە کوردستان بەدەستەوە دەگرن کوردستانی سووریە جامە بەستمەوە ئەو فرسەتانە هەم دەبێت بۆ خۆت خەباتکی بکەی بەردەوام پەشیمانیش نەبیەوە ماندووش نەبی بەڵام
لە عینی حاڵدا دەبێ فرسەتیشت بۆ هەڵکەوێ ئەو فرسەتانە بۆ کوردی عێراق و سووریا هەڵکەوتو سێ هەم ئەوەیە هەم پێشتر هەم لە شەڕی دژی سەددام هەم لە شەڕی دژی داعش لە عێراق وشی و لە سووریەش کورد هۆکارێکی گەورە بووە و من پێم وایە وردە وردە ئەوە بۆ دنیای ڕۆژاوە دەرکەوتووە کورد بەبێەوەی بڵێن بێعیبە یا زۆر تاریفی خۆمان بکەین بەڵام لە ڕاستیدا ئەم حەقیقەتە کە سروشتی کۆمەلگای کوردستان و سروشتی سیاسەت لەوێ سروشتی حیزبە سیاسیە سەرکان لەوێ سروشتێکی قابلی قبوڵە بۆ دنیای ئەمڕۆ دموکراتیکە زۆرتر سێکولارە زۆرتر لەگەڵ نۆرمەکانی مافی مرۆڤ ئەگەر نەڵێن بەتباشی ڕەچاو دەکرێت کە بێگومان هێشتاوانیە بەڵام ئەوەندە نامۆ نییە وەک بازێک کۆمەلگای دیکە لەبەرەوە قابلی هەمکاری و قابلی دۆستاتی ئەمن پێم وایە ئەگەر کورد هەم بۆ خۆی چاک کار بکە و هەمیش دیارە بۆشی هەڵکەوێ حتا من بێهیوانیم کە کورد بەگشتی وەکو هاوپەیمانێکی گەورەی دنیای ڕۆژاوە جێی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەمیشە بکاتەوە بەنسبەتی دەسەڵات ناوچەیەکان کە دژی ئێراننچی چەند لە دیپلۆماسی خۆتانە جگە لە ئەمریکا یا ئەوروپا یەکێتی ئەوروپا چەند ئەوان چالاک بوون بەهەرحاڵ سنەتێکی فکری هەیە زیاتر نزیک بە چەپ کە وەک هاوپەیمانی و نزیکی بە ئیسرائیل وەک هەڵی سوور داناوە بەنسبەتیەوە کە ئیسرائیل خۆی وەک دەسەڵات دەناسرێ لانیەکەم لایانی چەپەوە و زۆربەی دنیا کە زۆڵ لە فلیستینیەکان ئەکات چەند هەروەها عەرەبستان وەک دەسەڵات دەناسرێت کە دەسەڵاتی سەرکوتگەل لە ناو خۆدا دیکتاتۆریە دواکەوتووە بەڵام لە هەمان کاتدام دوو دەسەڵاتە دژی ئێرانن چەند ئێوە پێتان وایە کە یەکەم هاوکاریکردن لەگەڵ ئەمانە بۆ گەیشتن بە ئامانجەکانتان وەک حیزبێکی سیاسی کوردی وەک حیزبێک کە بۆ گەلی کورد چالاکن ڕەوایە و چەند ئەگەر پێتان ڕەوایە چەند هەوڵتان داوە کە پەیوەندی دروستکەن لەگەڵ ئیسرائیل و عەرەبستانە چون جارجار ئەوان ڕەنگە تونتر لە ئەمریکا و با بڵێن ڕوونتر لە ئەمریکا هەڵدەست بگرن بەنسبەتی ئێران بڵێ ئەوان دژمنایەتێکی زۆریان لەگەڵ ئێران هەیە یعنی ڕاستیەکەی ئەوەیە ئێران ئەوانی بەزستی زۆر کردووە بە دوژمنی خۆی دەنا عەرەبستان وڵاتێکی زۆر خۆپارێز بووە هەمیشە قەت ئەهلی ئەو شتانە نەبووە بەڵام ئەوەندەیان کونەجەر کرد و جاڕز کرد تا کردیان بە دوژمنی خۆیان و سەفارەتکان سووتاند و هەموو ئەو شتانی کە دەزانی بەنسبەت ئیسرائیلیشەوە موشک دروست دەکەن بە عیبری لەسەری دەنووسن تارەی بێسەر نشین دەنێرن بۆ حەریمی هەوایی ئیسرائیل ئەخر خۆ دیاویش دەست دەکاتەوەی تر بە هەر حاڵ بە زۆر ئەو دوانیان کردو بە دوژمن و ڕاستیشە ئەو قسە ئەوان بە قسەی جەنابەت دەڵێی دوژمنترن من دەڵم زۆرتر دەترسن چون ئەوان ئەو هێزە گەورەی ئەمریکایان ئەمریکا لە خۆی ناترسێ ڕنگ بە بیاوێ ئێران تەمبێکا و سزای بدا و ئەوانە بەڵام هی ئەوە نییە زۆر لە خۆی دەترسێ ئەوان لە خۆشیان دەترسن ئێران دەوڵەتێکی گەورەیە 8 میلیۆنە ئیمکاناتی زۆرە بۆیە ئەوان زۆرتر دنەی ئەمریکا دەدەن بەڵام یەک شت هەیە هەتا ئەمریکا پێیان نەڵە موافقەت نەکا ئەوان هیچ ناکەن تا ئێستا من ئاوای تێگەیشتم بۆ هیچ ناکەن بەڵام وەکو پرەنسیب جارێ من بڵم وەکو پرەنسیب پێمان وایە فەلەستینی مافی خۆیەتی و مافی دیاریکردنی چارەنووس بۆ فەلەستینی هەیە بەڵام ئێمە نابێ لەسەر مەسەلەی فەلەستین کێشەیەکی گەورە بۆ کورد لەگەڵ ئیسرائیل دروستکردنەوە بە ناڕەوا دەزانین نابینم فەلەستینیەکان زۆر پشتیوانیەکی عەجایبیان لە پرسی کورد کردبێ لەبەرەوە من پێم وایە دەبێ ئێمە سیاسەتێکی ژیرانە ترمان بێ بەبێ ئەوە ئینکاری مافی خەڵکی فەلەستین بکەین بەڵام لەسەر ئەوانیش خۆمان تووشی هیچ شەڕ و کێشەیەک نەکەین بزانین چێ پشتیوانیمان لێ دەکا و پشتیوانیەکەی قبولکەین ئەو وەکو مەبدە بۆ سعودی شەر نەزەرم وایە ئێمە چ مشکلێکمان هەیە بۆ دەبێ وەکو پرەنسیب ئەوە کورد ئەوە قبول نەکە بۆ ئێمە خۆ لە ڕێگەیەکی ناڕەوا و نامەشروعدا ئەگەر ببێ ڕۆژێک کەڵگەشتی وا وەرناگرین بەڵکو ئەمە بۆ خزمەتی بزوتنەوەیەکە بۆ خزمەتی میلەتێکە بۆ ڕزگاری ئەو میلەتەیە لەبەر وەکو پرەنسیب بەڕاستی من هیچ ئیرادێک نابینم بەڵام نە ئەوان کردویانە نە ئێمە کردومانە من قسەی خۆمان دەکەم وەکو حیز کۆمەڵە ئێمە نەمان کردووە ڕنگ بێ دەردی سەری زۆرتر بێ ئەلعان و ڕنگ بێ ئەوانیش
بەبێەوەی ئەمریکا چراسە زیان بداتێ پێم وانێ بخواان هیچ بکەن. بەڵام ئەی بەنسبەتی ئەوەی کە یارمەتی ئۆپۆزیسیۆن ئێرانی بدەن بۆ ئەوە گرفت بۆ ئێران دروست بکە کە دەسەڵێت با بڵێن دەستێوەردانی ناوچەیەکی کەستر بێتەوە لاوااستر بێتەوە. لەو بوارەوە ئەگەر ئەوان بۆ لە ئێوە نەهاتوون مادامێکە ئەو دەفەرمونون وەک پرینسیپ ئیرادێک لەوەدا نابینن کە یارمەتی بگرن بۆ برەودەن بە ئەو بەرنامە سیاسیاتانە بۆ ئامانجانێک بشوێن بۆچی شوێنی نەکەوتون؟ ئێمە محتەلین بزانین بەڕاستی ئەمریکا شتێک دەکا یاننا چوارچێوەی سیاست و استراتێژی نوێی ئەمریکامان لێ ڕوون بێتەوە و ئەمریکاش دەنجی ئێمە ببیستێ. ئەگەر شتێکی ئاوا هەبێ و بەبارێکدا بکەوێت کە بەڕاستی مثبەت و بەکەڵکە بۆ کورد متمەین بە ئەمریکا هەموو ئەوەی کە تەوسیەی لازم بێ بە هەموو لایەنەکانی دەکات. وەلی حاڵی حازر ئێمە پێمان وا بووە کە ئەو پەیوەندیانە دەردیسەر و کێشەی زۆرترە لە خێرەکەی. بۆیە جارێ هیچ جارێ هیچ پەلەیەکمان نەکرد. ئەی ئەگەر هەر لێرەدا کە باسی هاوپەیمانی دەکەین بەنسبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چی دەزانینەوە چالاک بوون بۆ پەیوەندیگرتن ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا بۆ ئەوە کە جۆرەی بەرەی یەکگرتو دروستکەن دژی کۆماری ئیسلامیان. بەڵام هەندێک شڕخنە هەیە کە ئۆپۆزیسیۆنە پێشتر و هەر ئێستش لە کۆبوونەوەی خۆیاندا لە با بڵێن پلاتفۆرمە سیاسیەکانیاندا ئەو زۆر لەگەڵ ئەو مافانە نین کەەوە وەک حزبێکی سیاسی کوردستانی بە شوێنی وهەن. چەند ئەمە ئەبێتە هۆی ئەوە کە لە ڕاستیدا هاوپەیمانیەکەی ئێوە لەگەڵ ئەواندا نەبێت هاوپەیمانێکی جددی کاریگەر بۆ ئەو مەبەستەکە هاتانە. جارێ پێش هەموو شتێک ئێمە بۆ خۆمان لە نێو خۆماندا وەکو کوردی ڕۆژهەڵات دەبێت ئەو هاوپەیمانیە دروستکەین ئەو بەرەیە دروستکەین. ئەگەر وا بکەین سنگ و وەزنیشمان هەم لە لای ئێرانی و لە لای غەیرە ئێرانی و دراوسێ و لە لای جیهانیش زۆرتر دەبێت و ورەی خەڵکی خەڵکی خۆشمان بەرز دەکەینەوە لەبەرەوە ئەوەڵ کارمان دەبێ ئەوە بێ. بەڵام معناوە نییە کە ئەو پەیوەندیانەی دیکە نەگرین. حیزبەکان هەموو هەیەە بە تایبەتی ئێمە لەگەڵ لایەنە جۆر بە جۆرەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران پەیوەندیمان هەیە. پێم خۆشە چەند شت بڵێم لێرەدا. دیارە ئەوە زۆر مفەسەلە کورتی دەکەمەوە لە بەرکاتی بەرنامەکەیەوە. یەکیان ئەوەیە کورد زۆرترین سوودمەند دەبێت لە ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران و ئاڵوگۆڕی نظامی سیاسی و ڕژیمی سیاسی لە ئێران. ئەوە هیچ گومانی تێدانە لە هەمووان سیاسی ترە لە ناو کۆمەلگەی ئێراندا و لە هەمووان ڕێک خراوترە. تەنها بەشی کۆمەلگەی ئێران هەیە کە هێزی چەکداری هەیە و هەموو کەسیش دەزانێ ئەلعان ممکنە ئەوەندە زۆر نەبێ هێزەکە لەگەڵ و چکۆڵەترین فەزای سیاسی کراوە بە هەزاران هەزار پێشمەرگەی چەکدار و خەڵکی ڕێکخرا ئەو دەتوانێت لە ڕیزی پێشمەرگەی کوردستانی ئێراندا هەبێ. لەبەرەوە چێ ئەو خاڵانەی هەیە چێ ئەو تواناییانە هەیە هیچ کەسی دیکە غێری کورد نیەتی لە ئێران. ئێستا لە هەموو کەس زەرەرمەندترین ئێمە چون فشاری کۆماری ئیسلامی لە هەمووان زیاتر ڕووی لە کورد بووە. لە هەموو کەسیش سوودمەندتر دەبین لە ئاڵوگۆڕی سیاسی و نظامی سیاسی ئێراندا. مشکلەکەوەی ئەخ بەتەنێ بە ئێمە ناگۆڕێ خۆ ئەگە بمانتوانی باید تا ساکر بوومان بەتەنێ بە ئێمە ناگۆڕێ. لەبەرەوە لێرە حەقیقەتێکی ژێئۆپۆلیتیک دێمۆگرافیک سیاسی ئۆبژێکتیڤ بابەتیانە دێتە گۆڕێ بەدەست تۆ نییە. ئەسە مهم نییە ئەخلاقین خۆش لە چێ دەی خۆش لە چێ نایە. ئەتۆ ئەگەر ئەو تەشخیسەت هەبێ ئەو لێکدانەوەتە بێ کە چەندە ئەم گۆڕانی ڕژیمە بە قازانجیتەوە کە هەموو کوردێک دەزانێ و هەموو کوردێک ئارزوویەتی بەڵام بۆی ناکرێ بەدەستی تەنیا بۆی ناکرێت لەوە یەک نەتیجە دەگرین. دەبێت لە پێنا و لابردنی ڕژیمی کۆماری ئیسلامیدا هاوکاری لەگەڵ هێزەکانی دیکە بکرێت. لێرە و مەسەلە دێتە گۆڕێ. ئێوان چۆن مافی تۆ بە ڕسمی دەناسن؟ قسەیەکی زۆر بەجێگەیە. بۆ ئەمەش دووش دەتوانم بڵام. یەکەم هەر لە ئێستاوە کە هەرکردوشمانە ئەو ساڵانە هەمومان کردومانە یەکجار زۆر لەو باردا هیچ مەجلیسێک نەبووە. ئەم مەجلیسەی ئاخری کە لە واشنگتۆن گیراش یەک لەوانە بوو هیچ مەجلیسێکی ئێرانی نەبووە
کە بەڕاشکاوی و سەراحەتی تەواوە باسی کورد و مافەکانی و فێدرالی و هەموو ئەو شتانە نەکە. لەبەرەوە دەبێت لە ئێستاوە ئەو قسانیان بەگوێدا بدەین. ئەوە کاری ئەوڵمانە. بەڵام دووەمیەکە ئەوەیە گریمان هەموو ئەو قسانشمان کرد، بەڵام ئەو نەتیجەی دڵخوازمان وەرنەگرت لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە مافەکانی ئێمە بەدڵی خۆمان بەڕسمی بناسن. بەڵام خۆ هێشتا هەمکاری بۆ ڕووخاندن و نەهێشتنی کۆماری ئیسلامی ممکنە. هەمسوئیەک هاو ئاراستەبوونێک وجودی هەیە لێرەدا. تەنسیقێک لازمە، با نەڵێن بەرەیەکی عەجایب و غەراب، بەڵام تەنسیقێک لازمە لەگەڵیان. هەتا ئۆپۆزیسیۆنی ئێران بە کورد و نەتەوەکان و غەیرەوە ناتەباتر و ناکۆکتر بن، هەتا ناهاو ئاراستە بن، یەک جیهەت و یەک مەسیر نەبن، کۆماری ئیسلامی لە جێ خۆی دەمێنێتەوە. ئێمە زۆرتر زەرەر خوردە دەبین و زەرەرمەند دەبین تا خەڵکی دیکە. لەبەرەوە حتا ئەگەر بەدڵی ئێمە قسەکانیشمان لێ قبول نەکەن، ئەم هاو ئاراستەیە یارمەتی دەرە بە گۆڕانی نظامی سیاسی و لەوێ خێرێکی زۆرتر دەکەین تا لەم قەفەسەی ئێستای کۆماری ئیسلامیدا بمێنینەوە. گۆڕانی ئەم ڕژیمە دەرفەتێکی مێژوویی گەورە بۆ کورد دەکاتەوە، ئەسەن دەواازەیەکی بۆ دەکاتەوە کە بە عمری نەیدیوە و شاهیدی نەبووە و چاوی پێی نەکەوتووە. لەوێ خۆدانانیشین خۆخەبات تەعتیل پەزیر نییە بۆ مافەکانی کورد، 10 ساڵ ناگرین، دەی لەوێوە دەیکەین، بەڵام لە پلە و ئاستێکی زۆر بەرزتر و بەهێزتردا دەیکەین، لە باتی ئەوەی لە حاڵەتی زەعیف و ژێردەستەئی و هیچمان پێ ناکرێ و دەسەڵاتمان نییە بیکەین. ینی ئەو هەوڵە بدەین کە هەر دەیدەین لە هەموو حاڵێکدا، لە زیندان، لە پێشمەرگایەتی، لە سیاست، لە خەباتی مەدەنی، لە دیپلۆماسی هەرخەریچین. من دەڵم دوای گۆڕانی ئەو نیزامە ئەو دەواازە گەورەشت بۆ دەکرێتەوە. دەستدا وڵاترە. بە ئاخرشتت پێ بڵم، لۆبی ئێرانی بەهێزە، بیکەی بە دوژمن لەبەر چاوی هەموو ئەمریکا و ئوروپا و هەموو دنیا ڕەشت دەکە. دەبێت تەوازونێکی لەگەڵ ڕاگری، هەم قسەی خۆت بکەیت وەکو کردمانیت ئەم 3 ڕۆژە تەواوی قسەکەمان لەسەر کورد و دوای کوردی لەسەر نەتەوەکانی ئێران بووە. تەواوی قسەکەمانەوە بووە ئێوە دەبێت فشار بۆ نەکرد بۆ حکوومەتی ئێستای ئێران، فشار بۆ ئۆپۆزیسیۆن بێنن. ئەکە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەگەڵتان دادەنیشێ، پێیان بڵێن دەبێت مافەکانی کورد لە ڕەچاو بکرێت. یعنی ئەمەش قسەی خۆمان دەکەین لە دنیا، بەڵام ئەویش پێچەوانەکەی دەڵێ. بەڵام هەر لەم پەیوەندی کاکە هەر لێرەدا نوکتەکە لەوەدایەکە ڕاستە من نەمدیوە نیمانەکە لە با بڵێن پلتفۆرمی سیاسی ئێوە و شعارەکان و مەرامنامەی حیزبەکانی کوردستانیدا با بڵێن هەم کۆمەڵ دموکرات هەم ئێستش پەژاگ یاپەکەکە نییە کە داوای سربەخۆی بۆ کوردستان کردبێت و وەک با بڵێن وەک حیزبێکی سربەخۆیی خواست خۆی ناسان دەبێ لە زاری هیچ بەرپرسێکی سیاسی حیزبە کوردەکانی شەوە شتەمان نەبیستووە وەک با بڵێن ڕاگەیاندنی سیاستێکی نوێ. بەڵام لە هەمان کاتدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەلایەکەوە ڕخنە دەگرێت کە ئێوە ئامادە نین بە سراحەت بڵێن کە ئێوە سربەخۆی خواز نین و دژی سربەخۆی کوردستانن و هەوڵ دەدەن ئامانجەکانی خۆتان لە چوارچێی فدرالیسمدا پێناسە بکەن. لانی بەرامبەریشدا کوردەکانیش ئەو هێزە کوردیە با بڵێن ئەو جریانە کوردیانە ئەو گەنجانە ئەو کۆمەلگا کوردیە لایەنێکی بەهێزی تدای لانیکەم لە تۆڕ کۆمەڵاتەکان بەهێز ئەنوێنن کە دەڵێن ئێمە چیتر ناتوانین بڕوا بکەین بەم شێوازە هەڵوێستکردنە. ئەگەر ئێمە قبولمانە کورد نەتەوەیەکە بۆچی ڕێبەرانی ئێمە حیزبەکانی ئێمە بە ڕاشکاوی ڕای ناگەێنن کە ئەوان لە کۆتایی خۆیدا هەوڵ دەدەن بۆ سەربەخۆی کوردستان. ئەوە باش شتێکت پێ بڵم لێرەدا نە کۆمەڵە و نە دیموکرات و بە هەموو ئەو حیزبانەی کە بە ناوی کۆمەڵەیە بە ناوی دیموکراتەوە قسە دەکەن هیچ تاقێکیان نییە کە داوای سربەخۆی بکە. بەڵام لەوە نابێ و نەتیجە بگرێمە دژی سربەخۆین. چۆن دژی سربەخۆین؟ سربەخۆیی و مافی دیاریکردنی چارەنووسکە لە بەرنامەی ئێمەشدا هەیە. ئەو مافە مافێکی ڕەوایە و قابلی لێسەندنەوە لە میلەتی کورد نییە. بەڵام مەسەلە ئەوەی ئادەی بێ نێو بەرنامەی سیاسیتەوە، ئادەی بێ نێو پرۆپاگەندای
ئێستا داوای نەکە من دەڵم ئەگە دزنی خۆت ڕەنگ دز هەڵمەخە بارودۆخی گەیشتن بەوەی کە کورد دەوڵەتی هەبێ کەەوە خەون و ئارزوی هەموو کوردێکە و من بۆ خۆم یەکێک لەوانم وجا بۆ ئاگاداریت لە زۆر مەجلیسی ئێرانیەکانی ژەوەم کتووە حتا ئەوەشم کتووە بە سەراحەت بەڵام بارودۆخی ئەوە موجود نییە ئەلعانێمە نایبینین هیچ حیزبێک نەیدیوە نەمبیستووە هیچ کەس پێچەوانەی ئەوە ناڵێ بۆیە من ئەوە بەرنامەی سیاسی حیزبەکان ئەوەی باش ئۆپۆزیسیۆنەرین چۆن توانێت بڕوا بە ئێوە بکات کە ئێوە هەرف تەنیا فدرالیستان گەرەکە لە حاڵەکە خۆتان خەونەکەتان سەربەخۆییە بۆ شێ لەگەڵ ئێوە کار بکە بۆ شێوانی ئێران بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامیان لە حاڵ دەزانێت کە هەلومەرجی دوای ڕوخاندن خۆتانتان هەلێکی گەورەیە بۆ کورد دەتوانێت بێتەوە هۆی ئێوە بەرەو ئەو خەونە گەورە هەنگاو هەڵ بگرن وڵا ئامۆژگاری ئاوایان مەکە ئەوانیش سوودی خۆیان دەبینن لە گۆڕانی نظامی کۆماری ئیسلامیدا بە هەرحاڵ واقعیەتی کۆمەلگای ئێران ئەوەیە ئەو کۆمەلگای فارزەڵێ کۆمەلگای یەک خەتی یەک دەنگی یەک نەتەوەیی یەک ئێتنیکی کە ئیدعا دەکرێت ئێران وایە ئەمە ئەفسانەیە شتیوان نییە ئێران فرە نەتەوەیە و لەوانە نەتەوەیەکی کە لەباری سیاسیەوە لەباری سیاسیەوە پەرەی سندووە پێگەیشتووە خەباتی هەیە لانی کەم لە 1970ەوە ئەتۆ دەتوانی لە بزوتنەوەی نەتەوەی کورد قسە بکەیت لە کۆمەڵی ژێکافەوە تۆ دەتوانی لە حیزبی مۆدرنی کوردی قسە بکەیت کۆمار لە کوردستانی ئێران دامەزراوە ئەو خەباتەی لە ساڵی 1970ەوە هاتۆتە ئاراوە زۆر شتی دیکە لەبەرەوە کورد میلەتێکی پێگەیشتووە لە ئێران ئەخ بۆمان هەڵ نەکەوتەوە دەنام پێم وایە لە پارچەکانی دیکە گە پێشکەوتوتر نەبین پاشکەوتوتریش نین جا بە هەموو ئەوانەوە ئەسڵەن هەدەفێکی ئێمە دەبێ ئەوە بێ نیشانی بدەین کە ئەو نەزەریەی دەوڵەت نەتەوە کە لە زمانی ڕەزاشاوە لە ئێران پێش ڕەزاشاش تۆزێک بەڵام لەلا ڕووناک بیرانەوە هاتوو ڕەزاشا پیادەی کرد لە ئێران ئەمە چی دیکە ناخوە دەبێ ئەگەر قەرارە لە ئەو نەتەوانە لە ئێران پێکەوە هەڵکەن و پێکەوە بژین کە ئەلان بەرنامەی ئێمەش و هەموو حیزبەکانی دیکەش ئەوەیە لەم حاڵەدا دەبێ وەکو ژان ژاک رۆسۆ دەڵێ کۆنترا سۆسیال قەراردادێکی ئیجتیماعی و کۆمەڵایەتی تازە لە بینماندا بێ سەر لە نوێ دەبێ ئێران دەڕژێتەوە بزانین چۆن دیدا دەڕژێنەوە خۆی من ناچینەوە ژێردەستی قبول ناکەین ئەو بێگومانە قسانە دەبێ بکەین و دەبێت دنیا بیبیستێ ئەم بۆ خۆم بیستومە هەر لەم تەلەڤیزیۆنی VOA فارسی عینی و قسانم نەکردووە کە خۆ بە دنیادا بڵاوم کردوتەوە فارسەکە دەبیستێ خۆ بە فارسی کتومە نا ئەوانە دەبێت ڕاشکاو بین و نەترس بین لە بەیانیاندا من وابووم بە بڕوای خۆم ئەوەی کە من دەیڵەمەوەیە دەڵم تۆ کە ئیدعای سەربەخۆیی نییە ئێستا و لە بەرنامەدا نییە ئەو کێشەیە مەکە ئێستا لە بیڵە لە جێ خۆی بەڵام لە بەرنامەی سیاسیدا نییە ئەمە نەت پرینجێنێتەوە و دوورت نەخاتەوە لەوەی لە بیرت نەچێتەوە بۆ لابردنی نظامی کۆماری ئیسلامی ئێران تۆ پێویستیت بە ئەو هاوکاریە هەیە پێویستیت بەوەیە کە کۆمەلگەی نێونەتەوەیش وەرت گریاخ لێت قبول ناکەن ئەخە بچی قسەی ئاوا بکەی سێ جار دیکە ناتدوێنن کە نەیاندواندی کوردەکە زەرەر دەکا چون ئێرانیەکە دەچێ ئەمریکایی دەبینێتەوە دەچێ ئوروپایی دەبینێتەوە دەڵێەوە تا ئەوان خەریکن ئێران تەزیە دەکەن ئەخە بڵێ ئێران تەزیە دەکەم لە ئەمریکا دەبینێتەوە نە ئوروپا دەبینێتەوە نا هاو ئاراستەبوونێک بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی دەبێت کاکەمە ئاوێکە دەڕژێتە ئاشی جمهوری ئیسلامی و دەڕژێتە ئاشی شۆڤێنیزمی ئێرانیەوە خرمە دەبێت تەشخیصمان بێژیر بین خۆ هەموو شتێکەوە نیە لەسەر تۆری فەیسبوک چۆن خۆمان هەڵدەخرێنین و قسە دەکەین لەبێ ژیر بین وەزیفەی کەسێکی سیاسی ئەوە نییە ڕای گشتی هەرچی هەڵخراو ئەویش تۆزێک نەوتی پێداکە و لە نانەبا من بەجێ نەمێنم وەزیفەی ئەوەیە تەشخیصی سەحیحی خۆی بە میلەتەکەی بڵێ ئەمەیە من نامەوێ خیانەت بکەم کاک شاهید بە ویژدانی خۆم و بە میلەتەکەشم کاکە من ئەلعان شرایطەکەی فەراهەم نابینم ئەگەر فەراهەم بوو ماڵی مروێران بێ ئەگەر نەیکەم ئەگەریش نەمکرد بە قسەم مەکەن بۆ خۆتان بیکە خروانیە
بۆیە من پێم وایە دەبێ بە لێکدانەوەیەکی واقع بینانە بەبێ ئەوە خەونەکانت نادیدە بگری یا سەرکوتیان بکەی یا بێڕێزیان پێ بکەی ولی بەرنامەی سیاسی چییە دەبێت بەرنامە سیاسیەکە دوواکەویدی زۆر مێژوش قۆناغ بە قۆناغە کورد ناتوانێت هەموو داخوازیەکانی بە یەک هەنگاو بەدەستبین خۆی یاخوا وا هەڵکەوێ بتوانێت ئەگەر هەڵکەوت دێمەش دەبێت چاو جۆمان بکەینەوە و کەڵکی لێوەڕینی بەڵام ئێستا من وای نابین بەرسەتی بەری کوردستانیەکە کە دەڵێن با بڵێن ژوورێکی بۆ دروست کراوە بۆ بەرەوە ئەوە هەنگاو هەڵبگرن و ڕێک یەکتی ڕێک بخەن پەژاکی چی تێدایە چون بۆچی دێنە عەبدوڵڵا جارێ ئەو پێنجین ئێمە جۆرێکینەوەن جۆرێکی دیکەن سیاستیان بارە هەش تەوزیح دراوە کە بەڵام مەسەلە ئەوەیە کە ئەوانیش دەتوانن دیپلۆماسی بکەن و ئەو کاتە چالاکی ئێوە لەو بوارە لاواز بکەن کاتێکەوە ناتوان لەگەڵ ئەوانە ڕێبکەون بە باوانش پێگەیەکیان هەیە هێزێکیان هەیە ناو کوردستانی ئێراندا هیوادارم وانەکەن هیوادارم هیچ گرفتێک دروست نەکەن ئێمە شەڕێکمان لەگەڵیان نییە هیچی وای بەوە هەیە کە بتوان بێک و دابنیشن ئەوانش بێنە ناوبەرەیەوە پێم وایە ئەمە پێویستی بە گۆڕانکاریەکی گەورە هەیە تا بتوانن وا بکەن گۆڕانکاری گەورە لەواندایە لە ئێوەدا نخێر لەوانداەوە وە گۆڕانکاریە بە پێی ئەو ڕێبەرایەتی نوێیە کە پەژاکێتی لێک ساڵی ڕابردوودا هیچ هەنگایە بەرە ئەو گۆڕانکارێکی ئەوە دەفرم هەڵگیراوە نەزانم بەرەوە گۆڕانکاریە بەڵام سەردان بۆ سەردانی ئێمەیان کردووە و ئێمە بەڕێزەوە وەرماگرتوون و قسەی خۆمانمان لەگەڵ کردوون خۆ دەنگمان لێ نەگۆڕیون بەڵام ئەم دوو سیاستە یەک ناگرنەوە ئەم دوو خەتە یەک ناگرنەوە کاکە بڵا بەنسبەتی ناوخۆچی چەند با بڵێن ئێوە توانیوتانن لەگەڵ گەنج و نەوەی نوێ لە کوردستانیان پەیوەندی بکەن دەزانین کە وەک حزبێکی سیاسی بە سابقەوە چەند کۆمەڵەکە و چەند دموکراتەکە لەو بارە چالاک بوون بەڵام ئەو پرسەشەیە کە ئێستا کوردستان بەگشتی گۆڕدراوە بە پێی ئەوە کە هەندێکی زۆر خوێندکار و ئەو کەسانێک زانکۆ ڕۆیشتن و ڕۆشنبیرن پێتان وایە کە توانیوتانە لەم ساڵە دوایەنەدا پەیوەندی بگرین لەگەڵ ئەوانە ئەوان بێنە ناو حزبەکانتانەوە و هەم کەڵگۆ بگرن لە بیرۆکەی ئەوان و هەم ئەو ئامانجە سیاسیانە کە هاتانە لە ڕێگەی ئەوانەوە تاقیبی بکەن ئەمە گەورەترین پرسێکە کە لە بەردەمی ئێمە هەیە یعنی ئەگەر ئەوە بە چاچی چارەسەر بکەین دەتوانم بڵم بە زۆرێک لە ئامانجەکانمان دەگەین یا گەیشتوین دوان گەنج و ژنە ئەم دوانە بەڕاستی ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە و پێشمان وایە گفتمان و گوتاری ئێمە هەڵگری ئەوەیە کە گەنج لە دەورمان کۆبێتەوە جوان و لە دەورمان کۆبنەوە کچان و ژنانی کوردەواری لە دەورمان کۆبنەوە قسەمان زۆر پێەیە بۆ ئەوان و خۆمان بە پێشەنگی ئەو بوارانە دەزانین بەڵامی تر لەم ئیستیبدادە و لەو کەم ئیمکاناتیەدا چەندمان بۆ دەکرێت من هیوادارم کەممان بۆ نەکرێ بەڵام دڵنیا بکە ئەوە بە ئیش و ئەرچی سەرێکی خۆمان دەزانین کە دەڵێ ئەوانیش لە نێوەوە جێگایان بێتەوەم پێم خۆشە شتێک بڵە هیچ حیزبێکی کوردی ئەوەی من ئاگادار بووم بیناسم هیچ تاقێکیان بەقەد ئێمە جوانی نێناوەتەوە نێوریزی سەرکردایەتی خۆیەوە ئێمە ئەلعان دەتوانم بڵم سێ کەسی تۆزێک بە تەمەنترمان هەیە تەنە باقیەکەی 85-90% حیزبەکەمان زیاتر لە 80% حیزبەکەمان ئەلعان گەنجن هەمووینەوەی نوێن گەنجی دیارە زۆر کەم تەمەننا کە ئەوانیش لە جێی خۆی مەسئولیەتیان پێەیە بەڵام لە سەرکردایەتی ئێمە نوێکردنەوەیکی زۆر گەورەمان لە کۆنگرەی پازدە کرد لە 14 تا ڕادەیەک بەڵام لە 15 تەکمیلمان کرد نوێکردنەوەیکی زۆر بنەڕەتیمان کرد لە کاروباری سەرکردایەتی حیزبەکەماندا و گەنجێکی زۆرمان هێناوە کە هەرجی خۆشیەتی خۆ و من هەتا زۆر جار کادرە قەدیمیەکانی کۆمەڵە لەسەرەوە لێم دڵگیرن کە پێیانویان پشتی و جوانانم زۆر گرت پشتی ئەوانم گرتووە بەڵام باەک شتیش هەر لێرە بڵم قەت ئێمە نابێ کادری دێرین و پێشمەرگەی دێرین و تێکۆشەرە دێرینەکانی خۆمان فەرامۆشکین ئەوان نەبوون کە ڕێ ئەمڕۆیان بۆ ئێمە خۆش کردووە هەر جوانێک ئەوە نەزانێ هیچ تێنەگەیشتۆ لە خەباتەکە بۆیە ئەو پەڕی احترام و ڕێزیان هەیە و مەسئولیەتیان هەیە بەڵام بە هەر حاڵ دەبێت جێگەیەکی چاچیش بکرێتەوە بۆ جوانەکان و هەرەو کارەمان کرد وەک پرسیاری کۆتاییەک عەبدوڵڵا هیچ گۆڕانکاریی تازە هاتۆتە ئاراوە بە نسبەتی ئەو چالاکیانە کە کۆمەڵەکان هەیەە بۆ یەکگرتنەوە یا هەر لە ڕۆژی پێشوودەین
ناشتێکی تازە نییان شتێکی تازە ناوەڵان نەبووە ئەم بڵێ ئاڵوگۆڕێک بوو بێ نەخیر. کاکەبەتڵام محتەدی سکرتەری گشتی کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ ئامادەبوون لەم توێژەدا. سپاس بۆ تۆ زۆر مەمنون. سپاسدانەکەم. شيف برنجي محمول لهي شوێنێک نەماوە. بسيط نییە آخر بسيط نییە. وای سالە بازارەکاندا برنجی محمول نەماوە.